یەکێک لەو کێشە تەندروستیانەی کە دووچاری پیاوان دەبێتەوە دوای تەمەنی 50 ساڵی بریتیە لە گەورەبوونی پرۆستات. زۆر جار ئەم گەورەبوونی پرۆستاتە لە ڕێگەی دەرمان و حەبەوە چارەسەرەکرێت، بەڵام هەندێک جار ئەو نەخۆشە پێویستە کە نەشتەرگەری بۆ بکرێت. بەپێی ئەو ستاندەردە زانستیانی کە دانراوە، نەشتەرگەری پرۆستات بە نازوورەکرێت و بەکردنەوە و لە ڕێگەی بەشی خوارەوەی سکەوە ئەکرێت. ئەو حەجمەی کە بۆ پرۆستات دانراوە نزیکەی 80 گرامە بۆ ئەوەی کە یەکێک بتوانێت بە نازوور ئەم نەشتەرگەریە بکە. بە یارمەتی خوای گەورە ئێمە لە تاوەری تەندروستی سمارت ئەو نەشتەرگەریانەی کە بۆ نەخۆشەکانی گەورەبوونی پرۆستات ئەنجامی دەدەین گەیشتونەتە ئەوەی کە هەتاوەکو حەجمی 120 و 150 گرامیش لە ڕێگەی نازوورەوە ئەنجام بدەین بەبێ ئەوەی کە سکی ئەو نەخۆشە بکەینەوە و دووچاری ئازار و ناڕەحەتێکی زۆر ببێت بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک.